بەڵێ سەبارەت بە ئەو پۆند و بەنداوانەی کە لە هەرێمی کوردستان هەن دەبانەوێت گفتوگۆ بکەین. حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم زۆر گرنگی بە بژانەوەی ئاوی سەرچاوەکان یاخود ئاوی ژێرزەوی بێت، ئاوی سەرزەوی بێت، ئاوی کانیاوەکان بێت، هەموو ئەمانە لە پلانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەکە بەشێکی جێبەجێ کردو و بەشێکیشی لە بواری جێبەجێکردندایە و بەشێکیشی کاری لەسەر دەکرێت. جا گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە لەگەڵ ئەندازیار پێشەوە بارزان بەرپرسی یەکەی GIS لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو دەکەین. بەخێر هاتی، سوپاس دەکەین بەڕێز پێشەوە. پێش هەموو شتێک بابزانین هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بژاندنەوەی چ ئاوی سەرزەوی بێت چ ئاوی ژێرزەوی بێت چۆن بووە و کامیان کۆتایی پێ هاتووە و کامیان لە بواری جێبەجێکردندا ئێستا؟ بەڵێ خۆشبەختانە هەر لە بیدایەتی دەستپێکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگجێکی تایبەتی بە بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو درراوە. نەک بڵێن ژمارەی پرۆژەکان زیادی کردووە لەم کابینەیە، بەڵکو نوعیەتی کوالیتی پرۆژەکان گۆڕاوە. ئەو پرۆژانێکی ئێستا بە تەماینە باسی بکەین، دوو پرۆژەی تەواو جیاوازن دەتوانم بڵێم لە پێشتر هەر نەکرێە. باشە، بۆ نمونە ئێستا ئاوی ژێرزەوی ئەبێ پاراو بکرێتەوە و لە پرۆژەکان کە سوود لە ئاوی سەرزەویش وەربگرێت ئەوەیە کە گرنگی بە کانیەکان بدرێت. لەو دوو بوارە پرۆژەتان هەیە چی کراوە، چ شتێک ئەنجام دراوە؟ بەڵێ ئێمە لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرچاوەکانی ئاو دوو پرۆژەی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری یاخود بڵێن بە هاوبەشی ڕێکخراوی یونسکۆ دوو پرۆژەمان ئەنجامداوە. یەکێکیان پرۆژەی پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی دەستکرد مانیش ئەکویفێر ریچارج، ئەویش بریتیە لە لێدانی بیری قوڵ و کەم قوڵ لەناو بڵێن لەناو دەریاچەی پۆندەکان، ئەویش بۆ کۆکردنەوەی ئاوی باراناو لە ڕێگەی ئەو بیرانە بچێتە ناو خەزانەکانی ئاوی ژێرزەوی و لە تەنیش یاخود لە نزیک ئەو بیرانەش بیری چاودێری لێدراوە بۆ ئەوەی داتا وەگرین بزانین تا چەند ئەم ئاستی ئاوی ژێرزەوی بەرز بۆتەوە. باشە، خاوێنکردنەوەی یاخود پاراوکردنەوەی ئەو ئاوانەی کە لە ژێرزەویان بەو ستانداردە جیهانیانە ئەکرێت کە لە وڵاتانی پێشکەوتوو هەیەواتە ئەو پلانانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم جێبەجێ ئەکات لەسەر ئەو ستانداردانەیە؟ بەڵێ ستانداردی جیهانیەمانش ئەکویفێر ریچارج ئەوە ڕێگایەکە بۆ ئەوەی بتوانین سوود لەو ئاوەی وەگرین کە لە کاتی باران لە کاتی بارانی زۆر بە ڕێگای لێدانی بیر بیگوازینەوە بۆ ئەو چینانێک کە ئاوی ژێرزەوی هەڵگرتووە، ئەو چینانێک کە ئاوی ژێرزەوی تێدا دابەزیوە، ئێمە بە ڕێگای ئەو بیرانە ئاوی سەرزەوی بگوازینەوە بۆ خەزانەکانی ئاوی ژێرزەوی و خەزانەکان پارەوە بێتەوە. باشە، دروستکردنی پۆندەکان لە کاتێکا کە ئەم ساڵ زووتر لە وەرزی خۆشی لە هەندێک لە ناوچە بەفرباری و سوودوەرگرتن لە ئاوی باران و بەفری ئەو بارینەی کە باریوە تا چەندە توانراوە سوود لە پۆندەکان وەربگیرێت بۆ ئاوی ژێرزەویش بەتایبەتی؟ بڵێ هەر بۆ مەبەستا هاوشان لەگە ئەو پرۆژەیەکمان ئەنجام داوە، ئەویش پرۆژەی بژاردنەوەی کانیاوەکانی هەرێمی کوردستانە. ئەو پرۆژەیە پایلۆت پرۆژێکتە، واتە پرۆژەیەکە لە سەرەتا سنووردارە تەنها بۆ ئەزموونکردن و چاودێریکردنی ئەنجامەکانە. ئەویش ئەو پرۆژە بریتی بوو لە گوندی شەکرۆک لە ناحەی باسرما، ئەویش بژاردنەوەی کانیەکمان هەژوار بژاردنەوەی کانی سەرتا. لەسەرەوەی کاتێکە ئێمە دوو جۆر بربەستمان دروست کرد. یەکێکیان بربەستی ڕۆکفیل بوو، واتە بە بەردی دومیشان ئێرز ڕۆکفیل. ئەو مەبەستمان لە دروستکردنی ئەو بربەستە چ بوو کە لەسەرەوەی کانیەکە دروستمان کرد بۆ ئەوەی ئەو ئاوی بارانەوە لەڕێ ئەو بربەستانە کۆی بکەینەوە لە ماوەیەکی کەم ئاوەکە بچێتە ژێرزەوی بە ڕێگای فیلترێشن، واروها بگوازێتەوە لە بۆ ژێر کانیەکە و لەڕێ ئەو گواستنەوەیە کانیەکە ببژێتەوە. ئەویش خۆشبەختانە بیرێکی چاودێریمان لەوێ هەڵکەن، داتای پێش بارانمان وەگرت بەراوردمان کرد لەگەڵ داتای پاش باران نزیکەی ئاستی بڵێن بیرەکە 50 سانتیم خۆشبەختانە بەرز بوو، واتە گۆڕانکاریەک هەبوو لە بەرزبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی. باشە، کاک پێشەوە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو
حکوومەتی یاریمی کوردستان و کابینەی نوێم توانیوێتی ڕوبەڕووی ئەو وشکە ساڵیە ببێتەوە کە ترسی لە تەواوی عێراق دروست کردووە کە هەر خەمی ئەوانە کە عێراق بەرەو بیابان بوونەچێت ئایا هەرێمی کوردستانیش لەو مەترسیە بەدەرنیە یاخود حکوومەتی یاریمی کوردستان و کابینەی نوێم کاری بۆ ئەوە کردووە لە ماوەی ئەم 4 ساڵە؟ کاری جدیمان کردووە ئەویش بە دروستکردنی چەندەها پرۆژەی کۆکردنەوەی ئاو و هەروەها پاراکردنەوەی ئاوی ژێرزەوی چونکە ئێمە بۆ ئەوەی بەرەنگاری وشکە ساڵی بینەوە یاخود بەرەنگاری ئەو گۆڕانکاریانە بینەوە ئێمە دەبی سوود لەو لە کاتی بارانی زۆر ئێمە بەو پرۆژانە ئاوەکان کۆکەینەوە و لە کاتی کەم ئاویدا ئەو ئاوانەی کە کۆمان کردووە بەهۆی پرۆژەکان بتوانین سوودی لێوەگرین و بەکاری بێنین. باشە تاوەکو ئێستا چەند پۆنت لە با بڵێن کابینەی نوێم تاوەکو ئێستا ئەم ماوەی 4 ساڵە چەند پۆنت دروست کراوە و چەندی دیکەش لە پرۆژەیە بۆی کە دروست بکرێت؟ بڵێ ژمارەیەکی یەکجار زۆر لەژێر جێبەجێکردن دانا و هەروها چەندەها پۆن نسبەتی زۆری تەواو بووە لە تەوابوون دانا و نسبەتی زۆریش لەو بارانەی ئەو ساڵ چەندەیانیان سەرڕێژی کرد و توانیمان سوودێکی بەرچاوی لێ ببینین. هیچ پرۆژەیەک هەیە کە لە کابینەکانی پێشووتر مابێت بە ناوتەواوی کاریان تەواو نەکردوێت و کابینەی نوێمی حکوومەتی یاریمی کوردستان ئێستا دەست بە دروستکردن یاخود تەواوکردن یاخود نۆژەنکردنەوەی ئەو پرۆژانە بکات؟ بەڵێ بەدەیان پرۆژە نسبەتێکیان تەواو ببوو لەو کابینەیە بە جددی ئیشی لەسەرکراوە و هەندێکیان تەواو بوو و هەندێکیشیان لە کۆتاییدان. زۆر چاکە. با سەبارەت بە کانیەکان قسە بکەین کە باست لەوە کرد بەشێک لە کانەکانی کوردستان ئەبوژێننەوە. ژمارە و کانیانی کە تا ئێستا بوژاونەتەوە چەند کانین چ ناوچەیەک زۆرترینی کانیەکانی لەیەکە پێویستی بە بوژانەوە هەیە و چ ناوچەیەک تا ئێستا باشن و ئەبێت چاودێریان بکرێت کە بەرەو وشک بوون نەڕۆن؟ بڵێ وەچی باسم کرد پێش ئێستا ئەو پرۆژەی کە باسم کرد کە دوو لە سەرەتا ئەو پرۆژایی کە دروستمان کردیا یان ئیشی لەسەر دەکەین پایلۆت پرۆژێکتە بۆ ئەزمونکردنە بۆ ئەوەی داتای وەگرین ئەگەر نەتیجەی باشی هەبوو ئێمە دەتوانین ئەو پرۆژانە لە تەواوی ئەو کانیانێک کە وشک بوونە یاخود لە چەند مانگێک وشک دەبین ئەمە ئیشی لەسەر بکەین و بەڕێگای ئەو پرۆژەی کە ئێستا ئەنجاممانداوەکی باسی کرد لەکانی سەرتا هەمان شێوە هەمان مۆدل لە کانیەکانی تریش بەکاری بێنین و بتوانین کانیەکان ببوژێنینەوە. باشە کاک پێشەوە بێگومان کە ئێوە داتاتان وەرگرتووە بە مەسحێکتان لەسەر هەرێمی کوردستان کردووە کە چ شوێنێکی کانیەکانی نەبوژاوەتەوە یا پێویستی بە بوژانەوەی یان چ شوێنێکی کانیەکانی وشکی کردووە. مەبەستمێ باسی ناوچەکەم بۆ بکەیت چه شارێک یاخود چ ناوچێک لە هەرێمی کوردستان هەیە کە پێویستی بەوەیە کانیەکانی ببوژێتەوە لە داتاکەتان چی دەرکەوتووە؟ بەڵێ بەخۆی لەم ساڵانەی دوایی بەهۆی گۆڕانکاری کەشوهەوا زیاتر لە مەنتیقە شاخاوەکان کە بوونی کانی زۆرە بەهۆی ئەو گۆڕانکارینەوە هەروەها بەهۆی لێدانی بیر و زۆرترین بیری نایاسایی بوویتە هۆی کانیەکان لە ناو بچن یاخود نزبەیەکی زۆریان ساڵانە لە چەند مانگێک ئاویان هەبێ بە درێژایی ساڵ ئاویان نەبێ ئەو هۆکارانە وای کردە لە تەواوی هەرێمی کوردستان کانیەکان بەرەو وشکبوون بچن بۆیە ئێمە لە سەرەتا دەستمان پێکردکەوە کانیەک هەڵبژێرین ئەگەر نەتیجەی باشی هەبوو وەکو باسم کرد بتوانین سوودی لێوەربگرین لەو پرۆژێکە کردیتمان و وەکو مۆدێلێک لەسەر هەموو کانیەکان ئەنجامی بدەین و کانیەکان بتوانین لەو ڕێگایەوە ببژێنینەوە. زۆر چاکە. ئەم داتانی کە وەری ئەگرن پێویستە بێگومان ئەزمونێکیش لە دوایەوە دروستە بێت کە چۆن کار بکەن لەسەرەوە. جگەلەوە هیچ هەوڵدان داوە کە ئەزمونی وڵاتانی پێشکەوتوو لە بوژانەوەی کانی لە گرنگیزانینی سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی هیچ زانیاریەکتان لە وڵاتانی با بڵێن پێشکەوتوو وەرگرتووە یا هیچ ڕێکخراوێک لەگەڵتان هاوکاری کردووە؟ بەڵێ سەرەتای بیرۆکەی ئەوە چەند پسپۆرێکی وڵاتی بەرازیل هاتن بۆ ئێمەیان باس کرد ڕێگایەک بوو کە بۆ ئێمەی باس کرد ئێمەش ئەو بیرۆکەمان وەگرت بەڵام ئەو ڕێگایوان تقریبا لەگەر بارودۆخ و لەگەر برێت تۆپۆگرافی و کەش و هەوای ئێمە نەدەگونجا ئەمە هەمان بیرۆکە بەڵام تەریقەکەمان تقریبا تا ڕادەیەک گۆڕی توانیمە ئەو بیرۆکێ لەگەر کەش و هەوا و لەگەر هەرێمی کوردستان بگونجێنین و بیرۆکەمان بڵێ
لە پسپۆری بیانی وەگرت و هەروەها بە هاوکاری ڕێکخراوێکی بیانی توانیمان ئەو پرۆژانە ئەنجام بدەین. بەڵێ ئێمە سپاس دەکەین ئەندازیار پێشەوە بارزان بەرپرسی یەکەی GIS لە بەڕێبەراتی گشتی سەرچاوەکانی ئاو لەگەڵمان بۆی سپاس. چاوم شایانی نییە.